البعث وأهوال يوم القيامة مصطفى أبو النصر الشلبي أو باستنساخها أو كتاب شيان زور تاكا عالمشي ملايكي قوريا لأردن دجي استماعي ولحياة داية بتمنى دكتور عمر سليمان الأشقر القيامة الصغرى أو كتابش تازه درسوي دكتور محمد عريفية مصورشا أو أشيان حديثة كاني بكاري هنا هموي صحيحة موسوعة أشغات الساعة شيء زور قورة ومزنا لهمو حديثة صحيحة كاني مسند إمام أحمد وهندق لبرتك كاني تري حديث دري هنايا أو يان لهميان قورة روز خمترا أو يشيان لكتيبة هرباش كان إتحاف الجماعة هي بيشوات ويجيرية سي مجلدة أو يش بس صحيحة كاني بكار هنايا يموكو مصدر بكار من هنايا وبكاري دينين وكتابي تريش زورن بكرتي بختي أو هندق بولا نمونا كاني والله أعلم كسب سياري هي بره والدعاء إن شاء الله لقما مستوى باسي دكين يوجه إن شاء الله دقين السري إن شاء الله أوش لبرنامج من داهية بتسلسل مباس دكين أو يكل نشان كان يعطني قيامة كشاخ وتياي زير لنا وآي فرات بيداد بها وكوش الدبي وزبديار لكلي خلق زور دكجري لسر لصد نفرين وتنو دكجري كان دمي طلع أفلمة تركياني هي تمشاب كين حرام يانا لفضل بخشيش خواي إيمانة تلفزيون مان هي نسى تلاي وناش دانم فلمة كردي وتركي وكان حلال يان حرام بس بكرتي هر أوندية بدلنياية ودزانين بعام إعلام كان يستاشتي حرام ليددن زاناني إسلام لسر فليمي بعام دو رأيان هي لو تي تلفزيون بيدا بوام هنديشان رأيان وايا همو فليميك حرامة خير وشر تيدانيا سكا مشغول الدكا سرقال الدكا بينشش زاناي زور قورا عبد العزيز بن باز ألباني أو أنا رأيان وايا بمطلقي أو فليم بحرامة خير وشر تيدانيا هندك لزانا وعلى المكان دفرمون فيلم بتسان شرطة شي حلالة مشابكي أو فيلما هاندان بي لبو خير رسم ويني پیغمبراني تيدا نبي عليهم الصلاة والسلام كسك خوي نشان ندا بري من فلان پیغمبرم أوش حرامة وكسك خوي نشان ندا بري من صحابية قورا كانم نوعي أبو بكر وعمر وعثمان وعلي ومعاوية أو هاناويان دينا ولباشانك دروي زقو آشكراي مخالفي قرآن وحديثي تيدا نبي ولا باشانا كشتيق نبي خلقان بدري لو فسادي آفرتي بروتو قوتي تيدا نبي لو بياوان بياوي بروتو قوتي تيدا نبي لو آفرتان اقا او مرزاني لهاتا جي نويش وعبادة وذكري خواي لسنة شويني بابتي وكو عثيمين وهندق لزاناني ترد فرمون جائزة تمشاكرني فليمي او فليمان شرعية بس باورناكم او فليمان يستالي دري تركي وكردية كان خو كردية كانش يستاخراترن لتركيا كان تركي وكردي وفارسية كان اواني لي دري زوربي خلشي مشغول دكا توشي برا مصيبتي دكا گناهي دكا تمشانا كان اولاترا وحرامشا اگر او مرز شرعياني لنا هاتزي وكل رابردو وثمان والله اعلم بالصواب بلا اگر كسيك قرآني بپاردانه بخيني يقل أدبكان قرآني نهيناي تزي علماء دفرمون اگر نا جائزة بلام باشترو أولاترو آيا قرآن بدانشتن بخيندري رود لقبلي بي بدستي بدزنويش بي دبي او احترام الرزة لو قرآني بلام كساق اگر ماندي بو طاقتي نبو حزشي ليبو قرآني بخيني لسبش تيشرا دريش بي قرآني بخيني علماء دفرمون جائزة حرامنية بلام خيره او كينا قاتي كأدبي لقى قرآن بكار بيني وبدانشنو باحترام بيخويني والله أعلم بلد فاتحة يوم الدين بلد
ئایا سوورەتی فاتحە لۆ مردی بخینی بە پاردانەوەیان بە هەر نەوعێکی؟ ئێمە دەڵێن زانایان دەفەرمونون دوو ڕەئی و بۆچوونن، ئایا خێری خوێندنی قورئانی لۆ مردی دەچی یان نا؟ چونکە ئەو مردیە کە مردیەوە عەمەل و کردەوەی خۆی نییە، عەمەل و کردەوەی کەسەکی دیە، قورئان خوێندنەکە لۆی ڕەوان دەکا. شخصی ئیمامی شافعی کە سەرمەذهەبی ملەتی کورد زۆربەی لەسەر مەذهەبی شافعیە و سەرمەذهەبە، شخصی خۆی واتە بەتاقی تەنێ بەخۆی نەک مەذهەبەکەی، شخصی ئیمامی مالیکیش بەتاقی تەنێ بەخۆی نەک مەذهەبەکەی، ڕەئیان وایە دەڵێن خێری قورئانی بە هیچ نەوعێکی لۆ مردی ناچی، لەبەرەوەی چونکە دەڵێن مردی کە مرد ئەوە عەمەل و کردەوەی خۆی نییە، عەمەل و کردەوەی کەسێکی دیە، تەمبەڵیە و لۆی ناچیتن و دەلیلیش دەینەوە بە ئایەتی قورئانی بە حەدیثی صەحیح پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام. بەس زۆربەی زانایانی مەذهەبی شافعی، زۆربەی زانایانی مەذهەبی ئیمامی ئەحمەد، هەندێک لە مەذهەبی ئیمامی مالیک و هەندێک لە مەذهەبی ئیمامی ئەبوو حەنیفەی و ئیمامی ئەبوو حەنیفە بەخۆشی ڕەئیان وایە قورئان بە چەند شەرتێکی ئەگەر خوێندت خێرەکەت هەدیە کرد لۆ مردی دەچی. یەکەم لە شەرتەکان دەڵێن نابێت و تایبەتی بکەی پێدوەبی بەس سوورەتی فاتحەی لۆ دەچی. قورئان هەموو هەر قورئانە، چ قل هو الله ئەحەدی بخینی، چ فاتحەی بخینی، چ ئایەتەل کورسی بخینی، هەدیەی بکەی لۆ مردی پێدوابی هەمووی هەردەچی لۆ مردی خێرەکەی. دووەم شەردەوەیە نابی بەڕیا بخیندرێ و لۆ پارەی بخیندرێ، چکە دەبی خوا لە توی قبول کات و بە ئیخلاسی بخینی، ئەوجە خوا دەیگەینتە مردیەکەی. سێەم شەردەوەیە پێدوانەبی ئەتوو ئیلا بچیە سەقەبرەکەی و لێی نێزیک بی خێرەکەی دەگاتێ، ئەتوو لێرە قورئانی لۆ مردیەکی بخینە با مردیەکە لەو پەڕی دنیا و ئەمریکای شاردراوە بێ، خوا دەیگەینتێ خێرەکە دەم و دەست. لە پاشان پێدوانەبی کەوا قورئان خوێندنەکە ئیلا لەسەر قەبران و کاتی شاردنەوەی یان لە پاش شاردنەوەی لە نزیکەوە دەبی سەردانی قەبرەکەی بکەی بخوێندرێ، بەڵکو لە هەر شوێنێکی بخینی و لە هەر زەمەن و کاتێکی بی خوا لە توی قبول بکە دەگاتە مردیەکەی. بەو شەرتانە جائیزانجی لەسەر پاردانەوە بیخوێنی بە پێوە بە دانیشتن لەسەر ڕەئی ئەو زانایانە ئەو شەرتانە بینێ جێ دروستە. دەڵێ وایە دەڵێن یەکێک لە نیشانەکانی هاتنی قیامەت بینای بڵندە، ئێمە دەڵێن بەڵێ عەجەلەی مەکەن دێینە سەری، هەر لە حەدیثەکان هەیە و باسی دەکەن ڕۆژانە زۆر مایە لە نیشانە گچکەکان. یەک لەوان بەرزکردنەوەی بینایەکانە، زەخرەفەکردنی بینایەکانە، هەندی ڕازاندنەوەی بینایەکان ئێستا بەو بەردی حەلانوانە نیشانەی قیامەت هەیە، ڕازاندنەوەی مزگەفتەکان نیشانەی قیامەت هەیە، ئەوانە دێینە سەری ئینشاءالله. چ بەوانە دەڵێ کە گەمە بەڕیشی و گاڵتە بەڕیشی مسلمانان دەکەن و دەڵێن ئای ئیسلامی کە منیش یان دەژرێ شانازی دەکەم بە ئیسلام. ئێمە دەڵێن ئەگەر کەسەکە ڕدێنی لۆ خاتری خوای بەردابەوە ظاهیرەن و لۆ سنەتی بەردابەوە، ئەگەر تو گەمەی پێ بکەی گوناهەکەت زۆر مەزن و گەورەیە. ئەگەر پێت گۆترا ئەوە گەمە بە سنەتی پێغەمبەری دەکەی و جێ پێ نەدەی، ئیبن حەجەری هەیتەمی دەفەرمێ کافر دەبی کە زانایەکی گەورەی مەذهەبی شافعیە. ڕێی چییە بەرامبەر بەو بێدەسەڵاتیەی مسلمانان؟ وەڵاو خۆ ڕەئی نایە واقیعە مسلمانان ئەمە بەدەستی خۆمان وەمان لە خۆ کردیە بێدەسەڵات بین، لەبەروەی لە دینی ناپێچینەوە، فەرمان ناکەین بە چاکە، ڕێگری ناکەین لە خراپە، هەر کەس کراوی خۆمان گرتیە بانە با وای لێدی، یعنی ئینسان زەلیل دەبی. سحابە لۆ بە قووەت بوون، سحابە چێ حەدی هەبوو لەکن سحابەی گوناهی بکە؟ عومەر لێرە با ئێستا دەیهێشت گونا ئەو گوناهانە ئێستا دەکرێ بکرێ، وەجواب دەهات دەیگۆ بشکوژرێم هەر وەجواب دێ، بەزە تو دەترسەی لە وەظیفەکەت، لە ڕیشەکەت، لە مینبەرەکەت، یان لە پارەکەت، لە منداڵ و خێزانەکەت، دەرێ ئەم چیشم هەیە ناوەکم لێ نەنێن و ئەزیەتم بدەن یان بمگرن فلانەوە بکەن، معلومە ئەوها ضەعیف دەبی، لاواز دەبی، بە کەیف خۆیانت لێ دەکەن دوژمنانی ئیسلام. نوێشکردن لەسەر مردوو کە نەتزانیت کردەوەی چۆنە خێرت دەگاتێ، هەر مردیەک مەستور الحال بوو نەتدەزانی ئایا ئەو مردیە فاسقێکی گەورەیە، گوناهبارە، مسلمانێکی چاکە، مادام مسلمانە و هینایەنە مزگەفتێ نوێژی لەسەر بکە و خێرت دەگاتێ و زۆریش باشە.
بەس ئیمامی مسلمانان سەرکردەی مسلمانان ئیمامی مسلمانان ئەگەر دیتی کەسەکە سەتاسەد نیشانەکانی منافقی لێداهاتە جێ باشتر وایە ئەو لەسەری نەکە کەسەکی تر نوێژەکەی لەسەر بکە یان لە مەسەبی شافعی ئەگەر نوێژ نەکەر بوو باشتر وایە کەسەکی دی لەسەری بکە مسلمانێکی نوێژ نەکەر بوو چکە لە مەسەبی شافعی بە نوێژ نەکردنێ کافر نابی. ئایا هەموو ظەن و گومانێک تاوان و ئیثمە؟ ئایا ئەو ظەنانەی ئیثمن چین؟ هەموو گومانێک هەموو ظەن بردنێک گوناه نییە. ئەگەر ئەتوو کەسێکت دیت کەوا لە ماڵێ شتێکت لێ دزرا، کەسێکی شت دیت لە ڕێگای ماڕینگۆ دەڕۆیشت لەو کاتی دزیەی، ئەگەر گومانی پێ ببەی لە بۆ تەحقیقکردن هەین لۆی بەدوا دابچی ئایا ئەو دزیەکەی کردیە یان نەیکردیە، ئەوە گوناه نییە. ئەو ظەن بردنە گومانی لە بۆ تەحقیق لە ئیسلام گوناه نییە. بەڵام ئەگەر لۆ تەحقیق بوو هەو نییە داوای لێبوردنی لێ دەکەی، ئەگەر هەویش بوو تۆڵەی شەرعی خۆتی لێ دەستینیەوە. ئەو ظەنانەی کە گوناهن ئەتوو لۆ دڕۆن نییە لە بۆ تەحقیقی شت نییە، هەر لە خۆڕا ظەن و گومان دەبەی، ئەوە زۆربەی ظەنەکان گوناهن. ئایا خێری قورئان خوێندن بۆ دایک و باوکی مردوو دەچێت کە ئەولادی بۆیان بخوێنێ؟ هیچ شک و گومان نییە ڕەئی بە قووەتر لە گەروەیدایە کە ئی منداڵی لۆ داک و بابی دەچی لۆ، چکە منداڵ بەخۆی ئەو وەلەدون صالح یەدعو لەه. قورئان خوێندنیش بەشێکە لە دوعا و پارانەوە لەسەر ڕەئی ئیبن تەیمیە ئیبن القەیمی جۆزیە زۆرێکی تر لە زانایان خێریان لۆ دەچی. بڵندکردنی دەست لە کاتی نوێژی مردوو سنەتە یان نا؟ بەڵێ لە کاتی ئەڵڵاهو ئەکبەرەکان دەست بڵندکردنەکان سنەتە. ئایا قورئانی ختم بکەی دەتوانی ناوی یەکەکی تر تێ بکەی؟ بەڵێ ئەگەر قورئانت خوێند لەسەر ڕەئی ئەو زانایانە کە دەڵێن خێری قورئان خوێندنی دەپەرتەوە لە کەسێکی لۆ کەسێکی دی چ زندی بی چ مردی، دەتوانی ناوی بینی و خێرەکەی هەدیە بکەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی لە پاش من ببن بە سەلەفی. نەمدیتیا منەوە حەدیثە، ئەگەر وەبی هەمومان دەبینە سەلەفی، چکە حەدیث پێغەمبەریە عەلەیهی سەڵات وەسەلام. سەلەفی بوون بە معنای شوێنکەوتەبوونی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام و شوێنکەوتەبوونی سحابیەکان تابعیەکان لە عەقیدە و بیر و بڕوا ئەوە واجبە، هیچ گومانمان نییە. بەڵام سەلەفی بوون بە معنای ئەو سەردەمەی کە هەندێک ناویان سەلەفیە هەندێکی دی ناویان شتێکی ترە، ئەوە داوامان لێ نەکرایە فەرض بچین ببینە ئەو شتە و ئەو تاقمە و ئەو کۆمەڵە، بەڵکو داوای ئەوەمان لێ کرایە مە ڕێگای قورئانی بگرینە بەر، ڕێگای حەدیثی بگرینە بەر، بە دوو ڕێبازی پێغەمبەری دابڕۆین عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوە سەلەفیەتی ڕاستەقینەیە و تەواویەتە. خوای تعالی هەموو لایەکمان هیدایەت بدا و ئێمەش لەگەر. ئەگەر سوال خلاص هەر دەستین لە خزمەتتان مرەخەص دەبین ئینشاءالله. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.